بەڵە سلااو هەوار سلااو لە تۆ و لە بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و دیارە ئێستا ئێمە لە نەخۆشخانەی ناوەندی فریاکەوتنی هەولێرین وەکو دیارە دوای ئەوەی کە لە یەکێک لە کەمپەکانی نزیک خازر بەهۆی ژەهراوی بوونەوە کۆمەڵێک ئاوارەکە ژمارەیان زیاترە لە 750 کەس تووشی ژەهراوی بوون بوون. ئێستا ئێمە لە نەخۆشخانەی ناوەندی هەولێرین وەکو دەبینن بە چاوی خۆتانکە نەخۆشێکی زۆر لە کەمپەکانەوە هاتوونەتە ئەم نەخۆشخانەیە و ئێستا چارەسەری پزیشکیان بۆ دەکرێت. ئەگەر هاوکارم ئیبراهیم عەدنان لەگەڵم بە ئێمە دەچینە ژوورەوە بۆ ئەوەی کە ڕەوشی تەندروستی ئەو نەخۆشانە لە نزیکەوە ببینین کە بەهۆی خواردنەکەەوە دوێنێ ژەهراوی بوون. ئەمە ئەو نەخۆشانن کە ئێستا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی هەولێرن. وەکو پزیشکان ئاماژان بۆ ئێمە کرد ئەو نەخۆشانە سەرجەمیان چارەسەریان بۆ کرا و ئێستا دۆخی تەندروستیان جێگیرە و هیچ کەسێک خۆشبەختانە گیانی لەدەست نەداوە، هەمویان لەلایەن پزیشکانەوە چارەسەری پزیشکیان وەرگرتووە. ئێمە بۆ زانیاری زیاتر سید کەرخەمان لەگەڵدایەکە معلوماتی زیاتر لەسەر ئەو نەخۆشانە دەدات بە ئێمە. ئەم کاتت باش کە بەخێر بێن سەرچاوە. ئەگەر پێمان بڵێ ژمارە ئەو ئاوارانەی کە ئەمڕۆ دوێنێ بەهۆی ئەو ژەهراوی بوونەوە بەهۆی ئەو خواردنەوەی کە ژەهراوی بوونەوە ژمارەیان چەندەوە ئێستا چەند نەخۆش لە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی هەولێرن؟ بڵێ بەجێرێ ئەو ژمارەی کەلومان هاتە لە کەمپی حەسەنشا دەرێن بینی 600 ژمارەکان بەڕاستی متەزاری بە بەس ئەوەی لۆمە هاتێت ئێستا بینی 70 نەخۆشمان بۆ هاتووە. هەندێکمان عیلاج کردو، هەندێکیان تێدا منداڵ بوون، ڕەوانەی نەخۆشخانەی ڕاپەڕینمان کردووە، هەندێکیان وەزعی مستەقیر و ڕەوانەی جمهوریمان کردووە. ئەوان ترژێرە ماوە دکتۆرەکان مەوجودن عیلاجیان دەکەن. ئەو نەخۆشانە ئێستا تەندروستیان چۆنە؟ تەندروستیان جێگیرە یاخۆت تەندروستیان باش؟ هەندێکیان تقریبان تەندروستیان بەرەو جێگیر بوون دەسی، بەس هەندێکیان لە ئێزال پێویستی بە عیلاجات هەیە. زۆر باش. ئەو منداڵانە کە ئێستا وەکو بینیمان لە دەرەوە لە ڕێگەی ئەمبولانسەکانەوە بەڕێ دەکران بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی ئەوانە منداڵ بوون، ئایا ئەو منداڵانە بۆ لێرە چارەسەر وەرناگرن بۆ دەچن بۆ شوێنێکی دیکە؟ ئەو عیلاجانێک کە ئیمداڵم بەڕاستی مستشفێمەنیە تووشی نەخۆشخانەی تایبەت هەیە بە مناڵان ڕاپەڕین، ئەوان من بۆ ڕاپەڕین ناردووە. حتا مەسەلەن کانویان فەرقی هەیە، عیلاجاتیان فەرقی هەیە، دەبێت بچن لەو ڕاپەڕین. ئەو ژمارانێک کە ئێستا ئەو ژمارە چەندە ئەوەی کە هاتوونەتە ئەم نەخۆشخانە نارم بینی 70 دەبی، لەوانێت تا 75 نەخۆشێک دەبی، بەس معلوماتمانەیە کە هێشتا وەروە نەخۆش دێ لە ڕێگایە. ئیتر ناسەوە شوێنتان هەیە، شوێنی پێویستان هەیە بۆ ئەو زۆر نەخۆشە زۆرە ترتیبمان کرد، یعنی بە هەموو بار هاوکاری هەموو لایەکی هەموو نەخۆشخانەکان، یعنی هەمووی گۆڕینەوە بەڕاستی. حتى بعض أقسام جراحة باطني مال لدانا لوي حتى حالتك توسك هي ورد بيتوا. زور سپاس. هوار أجر لقالم بن إما دتشينا هيك لا قاعكاني ديكا كأيش بهمان شو النخوشخاني نخوشي ديكي لي أجا هاوكارم يارمتي درم بإما دتشين بو هيك لا قاعكاني ديكا كأيش بهمان شو نخوشي بوهات أو نخوشانا وكو ديارك لا بربانك دا خواردني جهراويان خواردو نزيكي حوصتو بنجا كزياتر دبك جهراوي بون أمجنا كيسا بيني تنوا ديارك حالتي تەندروستی باش نییە و لەوێکەوتووە بەڵام چارەسەری پزیشکی وەرگرتووە. ئەمە هیچێکی دیکە لەو قاعانەیە کە منداڵ و پیر و ژنی بە ساڵاتچوو لەم نەخۆشخانەیە هەیە وەکو دەبینین ئەوە پزیشکێکە کە چارەسەری منداڵێکی ئاوارەی ژەهراوی دەکات لە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی هەولێر. خاتون ئەگەر پێمان بڵێ ئەو منداڵە تەندروستی چۆنە ئێستا؟ بس هەوار وەکو دەبینینەوە منداڵە ئێستا وەکو دکتۆرەکە ئاماژەمە بەڵە فەرموو لەم تابعیان دەکەینی کە چیان وەزعیان زۆر باش نییە و هەمیان تەسەمومیان کردی. ئەو نەخۆشانەی کە هاتون بۆ ئێرە منداڵن یاخود پیر هەموو ناوعەکان تێدایە گەورە و گچکە و منداڵ و بە زۆریان منداڵەکان وەزعیان زۆر خراپە و حالە دەکەین عیلاجیان بکەین. نەخۆشیەکان چی ئەوانەی کە تووشیان بۆ ئەو نەخۆشەی کە تووشیان بۆ چی نەخۆشی؟ هەمویان سکتور و شانەوە یعنی تەسەمومیان کردیە. بەس ئەوەندەیە. زۆر باشە، زۆر سپاس. هەوار وەکو ئاماژەم پێدا ئێستا ئێمە لە نەخۆشخانە دەبینی کە بۆنێکی زۆر لێرە هەیە بۆ ئێمەش کە قیناعمان بەسەوە بۆ ئەوەی کە بە دوور بین لە نەخۆشی وەکو دیارەکە نەخۆشەکان لەم قاعەشدا کۆبوونەتەوە و ئەگەر هاوکارم یارمەتی دەرمان بێ دەچین بۆ سیرکردنی نەخۆشەکانی دیکەش کە بزانین ڕەوشی تەندروستیان چۆن. ئەمەش نەخۆشی دیکەیە کە دوودوو لەسەر قەڵەوێرەیەک بخۆن ڕاکشاون و دوای ئەوەی کە چارەسەری پزیشکیان بۆ کراوە. باشە دکتۆر گیانم کاتت باش. تۆ چارەسەری ئەو نەخۆشانت کردو، ئایا ئەو نەخۆشانە چه نەخۆشیەکیان هەیە کە هاتون؟ ئەو نەخۆشانە تووشی زگچوونێکی لە ڕادە بەدەر بوون و تووشی وشک بوونەوە بوون
ئەوەی ئێمە کردومانە بەڕاستی لە مەرحەلەی یەکەم بۆ چارەسەری ئەم نەخۆشانە ڕاستکردنەوەی وشک بوونەوەکانیانە بە دەرەجە ئەمە هۆکاری سەرەکی چاکبوونەوە بەرەو چابوونەوەیان زیاتر دەباتن جا لەبەرەوەی عدەدی نەخۆشەکان ژمارەیان زۆر بووە زەختێکی زۆرمان لەسەر باوە نەمانتوانیوە هەمووی وەکو شێوەیەکی پزیشکی ئایدیال چارەسەریان بکەین بەڵام ئەوەی توانیمانە کە بیان توانین لە مەرحەلەیەکی خەتەرەوە بیان بین بۆ مەرحەلەیەکی کەمێک ئاساییتر و بیان گەینە تەندروستێکی باشتر. یعنی دەتوانین ئێستا بڵێن کەم نەخۆشانە لە حاڵەتێکی خەتەرەوە هاتوونەتەوە حاڵەتێکی ئاسایی دەتوانین بڕێن بەڵام هەندێک نەخۆشمان ماون پێویستیان بە چارەسەر و بە دوواداچوونی زیاترەوە. ئەوە پێداویستی زۆرتان هەیە لێرە بۆ نەوەڵڵاهی پێداویستیە سەرچایەکانمان هەیە ڕاستە بەڵام هەندێک دەرمانی سەرەتاییمانەیە کە پێویستە بۆ نەخۆشەکان بە شێوەیەکی عاجل چارەسەر بکرێن جا لێرەوە داواکارم لە خەڵکی هەولێر و خەرچی خێرخواز ئەگەر بکرێت سەردانی نەخۆشخانەی هەولێری فێرکاری بەشی تەواڕیەکەی بکەن بتوانن یارمەتی ئەم خەڵکە بدەن لەبەرەوەی زۆر دەرمانێکمانەیە کە پێی دەرێن سوپرۆدال بوتڵ پێویستێکی سەرەکیە بۆ هەموو نەخۆشەکانمان بەداخەوە نیمانە لە چاوەڕێی خەڵکی خێرخواز بتوانانی ئەم کارە بۆمان بەڵێ هەوار وەکو بینیتان ئەم پزیشکش ئاماژەی بە هۆکاری نەخۆشیەکە کردووە ئەو نەخۆشانەی کە ئێستا لەم نەخۆشخانەیە چارەسەری پزیشکی وەردەگرن و ئێستا وردە باری دەرونیان یاخود باری تەندروستیان بەرەو باشتر دەڕوات و ئەو منداڵە وەکو دەبینن لەگەڵ دایکی و لەگەڵ منداڵەکانی دیکە هاتووە و دایکیان وەک کە دەبینن بە دیار منداڵەکانیوانەوە ئەگەر هاوکارم یارمەتی دەرمان بێت ئێمە زیاتر ئەو نەخۆشانەتان پیشان دەدەین کە بەهۆی ئەم ژەهراوی بوونەوە تووشی نەخۆشی بوونە وە دیارە وەکو ئاماژەم پێکرد پزیشکان لێرە دەڵێن ئێمە بە شێوەیەکی گشتی چارەسەری سەرجەم نەخۆشەکانمان کردووە و توانیمانە چارەسەریان بکەین وە ئەو نەخۆشانەش لە بنکەیە تەندروستیە خەبات چی هەیە سپاس بڕاوچی حەسەن و چگەهانە ڕووداوێت نەخۆشخانەیە هاوارچوونەیە هەولێرێ لەگەلمە بوو